که ڕاستەوخۆ میوانێکمان لەگەڵا بێت کە باس لەواکەین ماڵی هونەری ڤیر لە شاری کەرکووک وەرکشۆپێک بۆ خولیاران یاخود خوازیارانی فلم ئەکاتەوە کە ئەم خولا هەر کەسێک کە خوازیاری فلم بێت خوازیاری دروستکردنی فلم بێت ئەتوانێت بەشدار بێت بەڵام بێگومان ئەبێت هەندێک هەلومەرجی هەبێت و تەواوی زانیاریەکان ئێمە لە ڕێگەی کورسان مەگەزینەوە پێتان ئەڵێین کە چییە کە ئەویش میوانداری هۆزان شێرزاد کە بەڕێزیان فیلمسازن لە شاری کەرکووکەوە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان نابن و تەواوی زانیاریەکانمان سەبارەت بە وەرکشۆپەکە پێڵن. کاک هۆزان سڵاو لەوێتۆم کاتەوە باش بێت. سڵاو لێوە و لە هەموو بینەرانی کورسات. زۆر سپاس. کەواتە کاک هۆزان باسێکی ئەومان بۆ بکە با بزانین وەرکشۆپەکە چۆنە چییە چۆن بۆ بڕیارتانیا کە ئەم وەرکشۆپە بکەنەوە بۆ چێ ئەتوانێت بەشدار بێت لەنێو وەرکشۆپەکەیە. زۆر باشە. ئێمە وەکو ماڵی هونەری ڤیر هەڵساوین بە ڕێکخستنی ئەم وەرکشۆپە. ئامانج لە با بڵێن دروستکردنی ئەم وەرکشۆپەیان کارکردن لەسەر ئەم وەرکشۆپە کارکردنە لەسەرەوەی کە خەڵکانێکی زۆر هەن کە خولیای دروستکردنی فیلمیان هەیە یان هاتەناو ئەو بوارەیان هەیە بەڵام دەرفەتیان نەبووە بچنە زانکۆ یان ناوەندێکی زانستی و ئەکادمی بۆ ئەوەی فێریم با بڵێن کارە بن و بێنە ناو بوارەوە. بە باشمانزانی لە کەرکووک کازانی خەڵکانێکی زۆر هەیە ئەم خولیاییان هەیە. حەزمان کرد کە وەکو ئەرکێک لە سەرمان بێت کە ئەرکێکی سەرشامان کە لەم بوارەیە کارەکەین خەڵکانێکی نوێ بێنە ناوم بوارەوە بۆی بتوانین لە کەرکووکیش ئێمەش وەکو شارەکانی تری کوردستان بتوانین کاری جوان و باش پێشکەش بکەین. کەواتە باسێکی ئەومان بوو بکە بەشدار بووان یاخود خوازیاران کە بیانەوێت بەشدار بن لە نێو وەرکشۆپەکەیە چه هەلو مەرجێک هەیە چ مەرجێک هەیە بۆی کە بتوانن بەشداری نێو وەرکشۆپەکە بکەن. ڕاستە هەڵبەتە ئەمە خولی یەکەمی وەرکشۆپەکەیە و ڕێژەی کورسەکان دیاریکراوە بێت لەبەرەوەی ئێمە یەکەم خولیشمانە کارەکە بۆ ئێمە ئاسان نابێت. لە ئێستا خۆشبەختانە خەڵکێکی زۆر با بڵێن ناوی خۆیان تۆمار کردووە لە ڕێگای ئەو فۆرمانی کە بڵاومان کردبووە. ئێمە هەلومەرجی زۆر قورسماندانە ناوە چونکو هەنگاوێکی سەرەتایی و بەیسکە بۆ چوونە ناو بوارەکە بەڵام حتمما ئەو کەسانی کە پێشووتر ئەزمموی کاری هونەریان هەبوویان نزیکتر بۆ دەرفەتیان زیاتر بەرەکەوێ هەرچەنە من ینی خۆشحاڵم کە بمتوانە هەموو ئەو بەشداروانی کە فۆرمەکەیان پڕ کردوێتەوە بەشداریان کردایە بەڵام ئیتر ینی ئێمە شایین تا ڕادەیە کەتوانین بەڵام بڵێن ێوە دەنکە و کەسانش کە ناتوان لەم خولای لەگەڵمان نابن ئێمە بەردەوام بین و چەند خولێکی تریش دروستەکەین هەتاوەکو بتوانین زۆرترین خزمەت بکەین و زۆرترین گەنج و ئارەزومەندانی ئەم بوارە بێنە ناو بوارەکە و ئاشنا بن بە ئەم جیهانە. کاک هۆزان باس لەوە کرد کە کورسیەکان دیاریکراون واتە چەند کورسێکی کەمتان هەیە بۆ ئەوەی کە بەشداربووان بێنە نێو وەرکشۆپەکەوە ئایا چەند کورسیە و لەگەڵ ئەوەشا بەدەنگەوە هاتنی خوازیاران و فیلمسازان بۆ ئەم وەرکشۆپە چۆن بووە ڕاستە گوتت زۆر بووە بەڵام تاوەکو ئێستا هیچ کەسێکتیان دیاری کردووە یاخود تەواوی کورسیەکان با بڵێن گیراون یاخود تاوەکو ئێستا کات ماوە. ڕێژەی و کەسانی کە ناوی خۆیان تۆمار کردووە نزیکە بێتەوە لە 50 کەس ڕێژەی و کورسیانی کە وەریانەگرین 18 کورسیە. هەڵبەتە ئێمەش ینی شوێنەکەمان ناوەندێکی نوێ و با بڵێن هۆڵەکان ئەوەندە گەورەنین دواتریش وەکەوەی کە یەکەم وەرکشۆپ و یەکەم خولی ئێمە بێ حەزمان نەکرد کە ڕێژەکە زۆر بێ و ینی نەتوانی کۆنتترۆڵی بکەین و ئاستی با بڵێن فێربوون بە کوالەتیکی بەرز بێت بۆیە لە ئێستا 18 بەشدار بوو بەشداریەکەن بەڵام هەوڵەدەین بەردەوامی بدەینێ لە پاڵ ئەو وەرکشۆپانەشی کایەکەین بەردەوام چالاکی هونەری و کاری با بڵێن دروستکردنی فیلم و ئەو کەسانی کە ئارەزووی دروستکردنی فلیانێ ینی هەوڵەدەین وردە لەگەڵ ماڵی ڤیرە بێنە ناو بوارەکە و یارمەتیان بدەین بۆ دروستبوونی گەنجانی نوێ و خەڵکانی تر. خۆشبەختانە خەڵکێکی زۆر ینی بە تامەزرۆیەوە چاوەڕێی ئەو جۆرە کارانن لە کەرکووک لە ڕاستیە ینی بۆ من خاڵێکی چاوەڕوان نەکراویش بوو بەڵام دەرەکەوێت کە مەسەلەن لە ئێستا خەڵکانێکی زۆر هەن ئارەزووی ئەم هونەراکەن کە فێر بن و کاری لەسەر بکەن. زۆر باشە وەک ئەزانین کەرکووک بڕیەتی لە نەتەوەی جیاواز ئەمە تەنها بۆ کوردەکانە یاخود زمانە جیاوازەکان و نەتەوە جیاوازەکانی دیکە شەگرێتەوە.
لە ئێستاە لەبەرەوەی ماوەی وەرکشۆپەکە 10 ڕۆژە ڕۆژانە 3 کاتژمێرە کێشەی ئەوەمانە بێت ئەگەر مەسەلەن بە چەند زمانێک وەرکشۆپەکە پێشکەش بکەین هەڵبەتە حەزمانە کردیانی لە تواناشمانە هەبوو مەسەلەن بە زمانی عەرەبی بڵێن وەرکشۆپە بکەین بەڵام کێشەکە ئەوەیە کە ماوەی خولەکە دیاریکراوە و کاتەکانی خولەکە دیاریکراوە بۆیە تەنیا بە زمانی کوردیە لە ئێستا هەرچەندە لە نەتەوەکانی تریش خەڵکانێکی زۆر مەسەلەن پەیوەندیمان پێوەکەن و حەزەکەن بەشداری بکەن بەڵام ینی لە کۆتاییشە تواناکە دیاریکراوە چونکە وەرکشۆپەکە با بڵێن یەکەم خولێتی و لە هەمان کاتیشە ڕێژەکەی دیاریکراوە و کاتەکەی دیاریکراوە ناتوانین بە چەند زمانێک ئەوە پێشکەشکەین بەڵام ئێمە بەڵێ نەدەین کە لە خولەکانی تر و لە با بڵێن پرۆژەکانی ترە هەوڵەدەین کار لەسەر هەموو نەتەوەکان بکەین وەکو ئەوەی کە هەیە. بێگومان کاک هۆزان ماوەی 10 ڕۆژ ڕۆژێکی کەم نییە ینی کاتێکی کەم نییە کە بۆ ماوەی 10 ڕۆژ وەرکشۆپێک بڵیتەوە بە 18 نەفەر کەواتە ئەتوانین بڵین لە ماوەی ئەم 18 ڕۆژەیە تەنها وەرکشۆپەکە بە شێوەی زارەکی نابێت بەڵکو ئەتوانین بڵین پرۆژەی دیکە بێت کورتە فلم بێت واتە کاتێک کە لە قوتابخانە مامۆستاکان دەرسەڵێنەوە لە کۆتاییەکە ئیمتیحانێکیان هەیە تاقیکردنەوەیەکیان هەیە ئێوە لە کۆتاییەکە هیچ تاقیکردنەوەیەکتانە بێت؟ هەڵبەتە وەرکشۆپەکە لە 2 بەش پێکاتوە بەشێکی با بڵێن لایانی تیۆری و لایانی نەزەری وەرکشۆپەکەی و بەشێکی تریشی لایانی ئەمەلی و پراکتیزەی با بڵێن پرۆسەکەیە بە هەردوو شێوەکاری تێکرێ هەڵبەتە ئێمە ئەو بەشداربووانەی کە لەگەڵمانە بەشدارە بن دەستبەرداریان نابین هەوڵەدەین هەتاوەکو ئەو قۆناغەی کە بتوانن فلم دروستکەن کاریان لەگەڵا بکەین لە ئێستاە ینی پلانێکی سەرەتاییمان هەیە بۆ پرۆسی و کەسانەی کە لە دوای تەواوبوونی وەرکشۆپەوە چۆن بتوانین هاوکاریان بکەین بۆ دروستکردنی فیلم چونکە بەڕاستی ئامانجەکەش بە تەواوەتی لە دروستکردنی ئەو وەرکشۆپە ئەوەیە کە با بڵێن وەیڤێکی تر دروست بێت لە کۆمەڵێک گەنج کە کاری دروستکردنی فیلم کەن و بتوانین لە کەرکووکای مەکرۆیەکی تایبەت بە فیلممان هەبێت و دوور و نزیک ینی بە چەند جۆرێکی جیاوازیش کارمان لەسەر کردووە و ئەمە پلانێکی دوورخایەنە درێژخایەنە هەڵبەتە بە چەند ڕێگای کاری لەسەرەکەین یەک لەوانە با بڵێن لە ڕێگای وەرکشۆپەوە بێ هەوڵدەین سیمینار و کۆمەڵێک بابەتی تریش مەسەن خەڵکانی پسپۆڕ بێنین لە کەرکووکە با بڵێن سیمینار و هەر بابەتێکی تریان هەبێ پێشکەشی بکەنیان لە هەر ڕێگایەکی تری با بڵێن ئیجیکیشن و فێربوونەوە بێت کاری لەسەرەکەین یەکێک لەوانە وەرکشۆپەکە هەڵبەتە بیریشم نەچێت لێرەوە زۆر سپاسی نووسینگای بەڕێز قوبات تاڵەبانی ئەکەین زۆر سپاسیانەکەین کە بەردەوام پشگیری کارە هونەرەکانمانەکەن بە تایبەت بۆ ماڵی ڤیر ئەم وەرکشۆپەش بە سپۆنسەری ئەوانە یانی لە نێوان ماڵی هونەری ڤیر و سپۆنسەری نووسینگای بەڕێز کا قوبات تاڵەبانی کەواتە کاک هۆزان چەند مامۆستا یاخود چەند کەس وەرکشۆپەکە ئاڵێتەوە؟ لە ئێستاە وەرکشۆپەکە وەکو خولی یەکەم من هەر خۆم بوانەکان ئەڵێمەوە هەڵبەتە وەکو ئەوەی کە خولی یەکەمە و بەشێک لە بابەتەکانی بەیسک و سەرەتاییە بۆ چوونە ناو بوارەکە لە ئێستا بە باشمان زانی کە یەکێک لە خۆمان خولەکە بڵێتەوە بۆ بەشەکانی تر کە لە قۆناغەکانی ترە هەڵبەتە کەسانی تریش ئامادە بێت ئیتر با بڵێن بانگێشیانەکەین. کاک هۆزان بۆ ماوەی 10 ڕۆژ گوتنەوەی ئەم خولە بەتەنیا وە خۆت مامۆستای نێو خولەکە بیت ناو با بڵێن وەرکشۆپەکە بیت ئەمە کارێکی گران نابێت بۆ تۆ؟ ڕاستە کارێکی ئاسان نەبووە هەڵبەتە من ماوەیەکی درێژە پێشوەختە ئامادەکاریم کردووە لە داڕشتنەوەی هەموو وانەکان و هەڵبەتە من خۆم دەرچووی بەشی فیلمسازیم لە زانکۆی سلاحەدین بەشی سینەما و شانۆ و بۆ ئەم وەرکشۆپە ینی بە وردی لەسەری گەڕاوم و ڕیسەرجێکی زۆر باش و گەڕان و هەموو ئەو بابەتانی کە ئامادەکراوەتەوە پشت بە بنەمایەکی زانستی و سەرچاوی ورد کارم لەسەر کردووە ماوەیەکی درێژە و پێم وایە بە باشترین شێوەش پێشکەشەکرێت و دڵنیام کە فێرخوازان شتانێکی زۆر نوێ فێرە بن لەم وەرکشۆپەوە.
زۆر باشە کەواتە با بینە سەر باسێکی تایبەت بە خۆت کاک هۆزان هیچ فیلمێکی نوێت لە ئارایە هەیە هیچ فیلمێکت هەیە کە بەشداری نێو فستیڤاڵەکانی پێ بکەی یاخودنا لە ئێستا لە ژێرناوی ماڵی ڤیرا کارەکەین لە کەرکووک کۆمەڵێک پرۆژەی هونەری و کللتوری جوانمان هەیە کە ئینشەڵا لە ئایندەیە ئەوانە ئاشکراکەین و با بڵێن ڕەنگە ئەگەر دەرفەت و لێرە ئاماژەی پێ بکەین بێگومان نزیکی چەند پرۆژێکی ترمان هەیە لە دوای ئەمە بە هەمان شێوە ئێمەش زۆر باش کۆمەڵێک پرۆژەی گرنگمان هەیە کە پەیوەندیکی ڕاستەوخۆی نییە با بڵێن کاریگەریکی ڕاستەوخۆی هەبێ هەڵبەتە ئێمە بە استراتیژایە کارەکەین کە چ بەقەدەرەوەی کە خۆمان فلم دروستکەین و کار بکەین لەسەر ئاستی تاک بەقەدەرەوەش ئەمانەوێت کە کەشێکی هونەری گونجاو لە کەرکووکا دروست بکەین بۆ دروستبوونی جیلێکی نوێ لە هونەرمەندان کە ئارەزووی کاری هونەریەکەن لە کەرکووک هەڵبەتەوەکو ئەرکێکی ئەخلاقی شەبینین لەسەرمان کە ئێمە لەم بوارەیە کارەکەین و با بڵێن ساڵانێکی زۆرە ئەو کۆمەڵە گەنجی کە لە ماڵی هونەری ڤیرە برارمانداوە کار بکەین یعنی لە پاڵ کارە هونەرەکانی خۆمان هەوڵەدەین کەشێکی هونەری گونجاویش دروستکەین بۆ ئەو کەسانی کە ئارەزوی دروستکردنی فیلمیان هەیە یان لە بوارەکانی تری هونەرە یارمەتیان بدەین کەواتامای هەر لە ئێرە و پیرۆزبایی وشت لێ بکەم کە هەفتەی ڕابردوو بوو بەلەمی کاغەزی من ئەم کورتە فیلمە توانی خەڵاتێکی دیکەش بەرێتەوە بە هەمان شێوە پیرۆزت بێ بەڕاستی شایستە بوویت زۆر سپاس بۆیەوەش کەواتە با باسێکی ئەوەش بکەین با بزانین ئاستی فلم لە کوردستان بەگشتی وە تایبەتتر لە شاری کەرکووک چۆنەبینیت بەگشتی لە کوردستانە ئەوەی کایبینین جێی دڵخۆشیە کە گۆڕانکاریەکی زۆر هەیە لەم چەند ساڵەی دواییە لە هەموو ڕۆکانەوە کە ئەیبینین زۆر جێی هیوایە بە بەردەوام ئەبینین کارکردن لەسەر فلم هەیە لەسەر ئاستی با بڵێن لەلایەن حکوومەتەوە لە ئاستی کەرتی تایبەتە هەڵبەتە ئەمە جێی دڵخۆشیە و بینەری فیلممان هەیەمە لە کوردستانە وردە ینی خەریکە بۆیڤێکی نوێ دروستە بێت لە کوردستان کە خەڵکانێکن بە بەڕازگۆیی و بە زانستی یانوێتەن پرۆسەیە بکەن و یعنی ئەوەی کایبینی جێی ئومێدە بەنسبەت کەرکووکیش ساڵانێکی زۆرە ئێمە ینی وەستانێکی زۆر گەورە هەبووە ڕاستی ئەوەی شەکە لەو هۆکارانی کەواکات ئێمە مەسەلەن حەز بۆ بەرپرسیارەتی بکەین و کار بکەین لە کەرکووک بۆ ئەوەی ببینە بەشێک لەو پرۆسەیە و بتوانین هەر کەسە و لە شوێنی خۆیەوە کار بکات بۆ پەرەپێدانی پرۆسەکە کەواتە کاک هۆزان بە بۆ چوونی تۆ فیلمسازانی کورد فیلمسازانی خۆمان چ شتێکیان پێویستە کە فیلمێکی هێندە باش و سەرکەوتوو بەرهەم بهێنن کە بە هەمان شێوەی فیلمە جیهانیەکان بەشداری نێو فستیڤاڵە جیهانیەکان بکات و بتوانێت خەڵاتیش بەدەست بهێنێت تەنیا من ئەو خاڵی کە مەسان زۆر بەلامەوە گرنگە بەردەوام لە دروستکردنی فیلمی شاهڵەتم زۆر لە بەرچاوی بگرمەوەیە کە پەرە بە شێوازی گێڕانەوەی خۆمان و خاڵی داهێنەرانە لە نێو کارە هونەرەکانمان ئەمدۆزینەوە کە جیاواز بێت و بە هەمان شێوە خاوەنی دەنگی تایبەتی خۆمان بین یان وەکو بڵێم بەسمەی تایبەتی خۆمان بین وەکو هونەرمەند کە ڕنگدانەوەی کللتور و ئەدەبیات و کۆی گشتی ئەوە بێتانی فیلمێکی کوردی ببینین پێم وایەوە خاڵێکی زۆر سەرکەوتووە و لە هەمان کاتیشە با بڵێن شێوازی گێڕانەوە و ستۆری تێڵینگ پێم وایە خاڵێکی زۆر گرنگە کاری لەسەر بکرێت دەستە خۆش بێ کاک هۆزان زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بوویت بە هیوای وەرکشۆپێکی زۆر سەرکەوتوو زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بینەرانی کورسات مەگەزین زۆر سپاس بۆ تۆش دووبارە ئازیزان لەگەڵتانە بەردەوام